ستار قادری هونەرمەند لە عشق عیرفانە ئاوێتەی هێڵ و ڕەنگەکان بۆ بەرهەمی 5 ساڵی بە 33 تابلۆی قەبارە جیاواز نمایش کرد. ئێمەش بووینە میوانی ئەم پێشانگایە و ڕووبەڕوو گفتوگۆ دەکەین. دووبارە سڵاوتان لێبێ بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان مامۆستا ئاودێر عوسمان شێوەکار، هونەرمەند ستار قادر خاوەنی پێشانگا، دکتۆر ڕێبوار سەعید شێوەکار. زۆر زۆر بەخێر بێن، ئەرکتان کێشە. زۆر سپاس دەکەم. کاک ستار، سەرەتا ئەمە پرسیارێک ئاڕاستەی تۆ بکەم. کەی لەم عشق و عیرفانە یەیتە دەرەوە؟ خۆی لە ڕاستیە لە سەرەتای دەستپێکردنی ئیشی هونەریمەوە هەموو هونەرمەندێکی شوە بە عشقێکی گەورەوە بەرەو ڕوویەچێ. پێم وانە یعنی ئێمە بتوانین تەحدیدی کاتەکە بکەین لەبەرەوەی هەتا ئیش بکەین ئەو عشقە هەرەمێنێ، چونکە بەڕاستی کاری هونەری بە تایبەتی لە ڕسمە، چونکە پرۆسێکی زۆر زۆر فەردانی و زۆر یعنی بەرکەوتنێکی زیاتر ڕۆحی لەگەڵ تابلۆە یان لەگەڵ ڕسمکردن خودی ڕسمکردن خۆی، یعنی ناتوانین لێ جابیتەوە ئەو هێزەی کە تۆڵی ئەو عشقی کە جابیتەوە یاخۆت کەی وازەیەنی ئەمە دەکرێت پرسیارەکە بەوە بێ کە ئایا خۆشەویستێک هەیە تۆ تعبیری لێەکەی بەڵێ ئەم عشقە هەیە لە سەرەتاوە خۆشەویستیم بۆ ڕسم بۆ ئەو بابەتانەی کە مەسەرەن هەڵیان ئەبژێرم عشقم هەیە بۆ ئەو ڕنگانەی کە بەکارێنم، بۆیە باوەڕ ناکەم هەتا ڕسم کەم وازی لێ نایە. مامۆستا تۆ بۆ چوونت چییە؟ بێگومان کە تەماشایەکی بڵێن ئەم تابلۆیانە بکەین ئەتوانین 4 حاڵەت دەستنیشان بکەین. یەکێکیان ڕووی بەتایبەتە و دوو تابلۆیەی کە ئافرەتەکە دانیشتووە تەماشای وێنەی کەسەکە ئەکا لە یادەوەریە کوڕەکە دانیشتووە تەماشایەکە دوانەیەکەن. ئەم دوانەیە گەر تەماشاکەین جۆرێ لە حوزن، جۆرێ لە نوستالژیای گەیشتن بە یەک لەوێ ئەبینین کە ڕەنگیش بێ ئەم دوانە لە ماڵێکا بن، دەکرێت ئەم دوانە دوو کەس بن لە ماڵێکا، بەڵام بەجەستە لەوێن بەڕۆح لە شوێنی کەن. لە هەندێک لە تابلۆکانە دەگوێزینەوانێ بۆ گەیشتن بەو نورەی کە زۆر کات ڕووناکی لە دەرەوە نایە، لە ناو کارە هونەرێکایە. پۆرترێتەکە نور و ڕووناکی ئەبەخشێ بە فیگەرە شینە ساردەکە. لەوایە ئەو عشقە عشقێکی ناوەچیە، عشقێکی دەرەکی نییە. بۆیە لەوێ جۆرێک لەو عشقە بەقوڵی ئەبینی کە لە یەکێ لە تابلۆکانە کە دوو کەس باوەشیان کردو بە یەکا و دەڕواننە ئاسۆ، لەوێ جۆرێ لە دوانەیەکی سیر هەیە کە ئەیبینی، هەم مانگ هەیە هەم خۆر. لە کاتێکە وەکەوەی بڵێ لە گەیشتنی عشقا زەمەن نامێنێ، دەکرێت هەرموو زەمانەکان هەمووی ببێتە بازنەیە کە ئینسان تایە تێکەڵ بێ. لەوێ بەڕای من کۆتاگەیشتنە بەو عیرفانە ڕۆحیەی کە لەوێ تواوەتەوە. ئێمەگەر وەکو ناو تابلۆکان سیر کرد بە فعلی ئەو ڕووناکیە دکتۆر زۆرە، یعنی هەڵبەت خۆ ئەمە بەرنامە ڕێژکراو نییە، جاری وایە تۆ ئیش لە تابلۆیە کاکەی خۆی لە ئەنجامی ئیشکردنە، ینی ئەوەی کە پێڵێن ناخوداگا دواتر ئەم ڕووناکەی بەڕێزە باسی کرد کە لە ناوەوەیە. خۆی وە جوانی کاری هونەریە کە تۆ گەر پلانێ بۆ دانا، پلانەکە مەدروسە، بە زۆر کات تۆ خۆتەیتە دەست شەپۆلی ڕۆحی ئەو ئیشە. ئیشی ئەو ئیشانەشی کە زۆر ڕۆحانیە، زۆر ڕۆمانسیەتە، خۆدانە دەستە،
خۆدانەدەست شەپۆلی دەریاکەیەتی کە نازانی ئەدگەیەنێتە کوێ. من بەڕاستی گەڕێنمەوە بۆ باگراوندی سایکۆلۆژی و ژینگەی کاکستار کە ڕۆژهەڵات بابەتی عشق و عیرفان زۆر ئەکرێ بڵێت جەوهەریەتی لە ڕۆژهەڵاتی دوور و ڕۆژهەڵاتی ناوینیشەوە بێت و ئەوەی کە من کارەکانی تایە ئەبینمەوە ناخود ئاگای هونەرمەند زۆر حزوری تایەتی و بەرکەوتەی ئەو تیشکەیە کە لە ناو خۆتە ئەگەڕێت و لە ناو خۆیان گەڕاوە بۆ ئەوی دی جا ئەوی دی هەر کەسێک بێ هەر فیگەرێک بێت زۆر جار من ئەگەڕێمەوە بۆ عشقی مەولانە یاخۆت شەمستە لە کارەکانی ئابینمەوە وە گزارشتی ئەم یاخۆت سایکۆلۆژیای هونەرمەند سەمای بینی ڕەنگی سارد و گەرمە سەمای بینی ڕەنگی زەرد و شینە و هەمیشە تیشکی تایە و ئەو تیشکە ئەو نوری جەمالیەتەیە ئەو بەسیرەتەیە کە لە ئەدەبی عیرفانە لە ئەدەبی ئیشراقاتایەتی و ئەوەیە کە مەولانا زۆر جەختی لەسەر ئەکاتەوە کە عیشق نور لە ناو خۆتایە بۆ ناو خۆت وگەڕێ بۆیە هونەرمەند بە تایبەتی هونەرمەندی شێوەکار ئەکرێ بڵێم سۆفیەکە و کاکستاریش بەڕاستی سۆفیەکە گەڕاوەتەوە ناو خودی خۆی و لە ناو خودی خۆی و ئەوی دی پێناسە کردووە ئەوی دی پێناسە کردووە بۆیە لە ئیشەکانە زۆر بەباشی ئەیبینین و ئەمەش توانیوێتی زیاتر گزارشتگەرایەتی ڕۆمانتیکی بێت و ڕنگ حزوری زۆرتر بێت تا هێڵتە بێ چونکە ڕنگ سایکۆلۆژیای هونەرمەند زۆر حزوری تایە کە هەموو لە ئیشەکانە ئەیبینین. دیدی هونەریانەی ستارقادر لە بازنەی چ دیدگایەکدایە؟ بێگومان هەر هونەرمەندەی دیدگای تایبەتی خۆی هەیە بۆی پێڵێن هونەرمەند بەڵام دەکرێت مەسەل ئەو قوتابخانە هونەریانە مەسەل بڵێن قوتابخانەی تعبیریەت زۆر زاڵە بەڵام تعبیریەتی ڕۆمانسیەت لە ناو کارەکانە حزوری هەیە بەڵام پێم وایە هەر هونەرمەندە وەکو چۆن هەر کەسەمان شوێن پەنجەمان جیاوازە دەکرێت کاریگەری قوتابخانەکان بەسەرمانەوە بێ بەڵام تۆ لە بازنەی هونەری خۆتە دەخولەیتەوە هەنێ ئەلەمێنت والێ ئەەکەی دەسەمۆ ئەەکەی والێ ئەەکەی بیکەیتە مەملەکەتێکەوەی هاتە ناوانێ بیناسێتەوە هەست نەکە غەریبەیە هەست نەکە ئەم تابلۆیە غەریبە بەو بۆیە من پێم وایە ئەو بازنەی کە هونەرمەند کاری لەسەرەکە یەک بە دەرەجەی یەک ئینسانە دوو سروشتە هەنێک کات ئەوەی کە جێگەی سەرنجە لە هەنێک تابلۆکانە بەتابێت تابلۆی پۆستەرەکە و لە زۆریش تابلۆکان کە ئەیبینی کە ئەمە لە هونەرمەند ئێمە بانگێش دەکا ڕوخسارەکان ناسنامەیە ئەو ناسنامەی کەسەکەمان پێناڵێ پشتی لە ئێمەیە ئێمە بانگهێشتەکە لەگەڵ ئەوە بڕۆینە ناو سروشتەوانێ بڕۆینە ناو ئەو ژینگە باگراوندەوانێک کە هەیە بۆیە هەنێک کات ئەم دیدی بانگێشکردنی بینەر کە کارکتەری کەسەکە ئەکا بە تۆ لەگەڵ تا تۆ سەفەرەکەی بۆ ناو ئەو دنیای ئەو بۆیە ئەمە لە بەشێکی کارەکانی کاکستارە من ئەیبینم کە ئەمە جیاوازیەکی کەیبیرکردنەوەی هونەرمەندە بۆ دیدگای بازنێ هونەرەکەی دیدێکی تریش من ئیزافەیەکەم دیدێکی ئەدەبیە بەڵام بە زمانێکی شێوەکاریانە ئەم زمانی شێوەکاریانە لە ڕەنگ قسەکەوە قوڵایی یاخود پاشخانی هونەرمەند حزوری هەیە چون کاکستار خۆی نووسەرێکی یاخود بڵم خوێنەرێکی باشە و ئەم خوێنەرە باشە بۆتە پاشخانێکی ئەندێشەی خۆی کە لە تابلۆکانیا بەڕاستی یاخود لە ئیلمنت یاخود لە ڕەنگی یاخود لەو فیگەرانەی کە دایناوە ئەمە پاشخانێکی ئەدەبیەتی ئەتوانی بڵێ پاشخانێکی ئەدەبیە بەڵام بە زمانێکی شێوەکاری پیشانیاوە بە تایبەتی لەم پێشەنگایە و حزوری تێکست ینی حزوری تێکە چون ئیشەکانی کاکستار پێشووتر زیاتر حزوری ڕۆمانتیکی گزارشگەرایی بوو یا تعبیری بوو بەڵام ئێستا تێکست هاتوۆتە ناوی تێکست و فیگۆر یەکێکە لە ستایلی شەرق یا ستایلی هونەری ڕۆژهەڵاتی کە هەمیشە تێکست لەگەڵ وێنا بووە بۆیە ئەمە بەشێکە لە پاشخانی ئەدەبی و هونەری کاکستار خۆی لە ڕاستیە ئەسەلەن تۆ لە ژیانی هونەرمەندە چەند خۆناغێکەیە ینی حتا جاری وا هەیە خۆناغێک گێتە پێشەوە سایکۆلۆژیە نەڵبەت لە ناوە ینی شتێک داگیر دەکە دکتۆر
مثلەن بیرۆکەیەکی عاشق داژیت عاشق بەو وانایە ناکە تۆ ئەڵبەت ئێمە هەمومان کە کاری هونەریەکەین سەرەتا عاشقی بەڵام بەو عاشقا سادەیە ناکە تۆ ئیلا ئەبێ بەرامبەرێکە بێ هەڵبەت عاشقێکی گەورە داژیر دەکان ناتوانی تۆ ئیشی بۆ نەکەی یعنی ئەمە کێشەی هونەرمەند لەوایە کە ناتوانێت ئیش نەکە یعنی ناتوانێت گزارشتی لە نەگا ئێستا کەسانی تر عاشقە بن لەواچێ زۆر عادی چەنەهایان هەر دەنگی لێوە نایە یعنی بێدەنگ عاشقە بێ بەس هونەرمەند کە عاشقە بێ یاخود کە ئەو عاشقە داژیریەکە ناتوانێت نەیکە ناتوانێت جایەمەش بەڕاستی بوارەکەمان بۆ ئەم جۆرە کارانە بوارێکی ئەوەیە ینی هاڵێ بێدەنگە شعرێکی بێدەنگە گۆرانێکی بێدەنگە بەس ڕنگ و هێڵ و مەسەرەن کۆمپۆزیشن و ئەوەی دکتۆوتی مەسەرەن دیدەنیگاکان کە هەڵێ بژێری ئەمانە قساکەن ئەتە تا چەند تۆ ئەتوانیت مەسەرەن تۆ فیگەرێک بکەی بە تۆز لە بەردەم ڕووناکیەکە یاخود ئەوەی بەڕێزیان باسی کرد مەسەرەن تێکستێک کە تۆ لەو کاتەیە بەبیرت دێتەوە یاخود مەبەستە لە تابلۆکەیە بێ یاخود لەو کاتانەیە کە تۆ مۆسیقایەک جێلێگری ئەمانە هەمووی مەسەرەن ئاوێتە و ئاوێزانی یەکترە بن بەتایبەتی لەحزەی ئیشکردن وەکو بەڕێزان ئاگادار خوان ئیشیان کردوە لەحزەی ئیشکردن یەکێکە لەو لەحزانەی کە ئێتر ئەها لەحزەی ڕەسەنی ئێمەیە هاڵێ لەو کاتە بەڵێ ئەبەدیە ئەنی تۆ مەسەرەن بەرجەستەیەکی هەڵبەت ئەگەر بگا و ئەگەر توانا و بشکێ و ئەگەر مەسەرەن بە فیعلی مەبەست بێ یاخود نەتوانی ئیش نەکەی خۆی گرفتی ئەمە ئەلەمەیە ینی کۆمەڵی هونەرمەندێ ئەتوانێ ئیش نەکا ینی ئەتیادیشە ینی بەڕاستی ینی ئەبێ تۆ نەتوانی ئیش نەکەی ئەنجا لە خۆشە ڕاببینی کە تۆ دەسەیتە بابەتێک یا دەسەیتە هەر بابەتێ بێ مەسەلا ئێستا ئەبستراک کە ئەڵێن بۆ نمونە زۆر کەس بیستومە ئەڵێن هەموو کەسێ بۆ یەکرێوەمانە بەڕاستی ئەمە وانە ئەنی تۆ ئەبستراکت بگری هەرچیە فیگەرەتیڤ بگری ئەبێ بەڕاستی توانایە کتێبێ لە خۆ ڕاببینی کە تۆ بەمە گزارش بکەیت یەک خاڵی باس کرد جیاوازی نێوان مرۆڤی ئاسایی و هونەرمەند ئەو دەربڕینەیە کە مرۆڤی هونەرمەند دەربڕینی هەیە بەڵام مرۆڤی ئاسایی تەنها وەرەگرێ بۆیە سایکۆلۆژیای مرۆڤی هونەرمەند هەمیشە حزوری هەیە و هەمیشە دەربڕینی هەیە بۆی ئەبێتە هونەرمەند بۆی ئەبێتە گزارشتگەر بۆیە کاکستاریش ئەو بابەتانەی لەگەڵ ئەوە سایکۆلۆژیای هونەرمەند سەر و 50 ساڵە یان گەڵێ مرۆڤ لە دوای 50 ساڵیەوە زیاتر ئەگەڕێتەوە بۆ ناو ناخی خۆی و بە تایبەتی بۆ ئەو بابەتانەی کە پەیوەستە بە ناو خودی خۆیەوە بۆیە زۆر حزوری هەیە و ناخی یاخود ناخود ئاگای هونەرمەند لەم ئیشانە زۆر حزوری هەیە بۆیە لەوێەوە پێمان ئەڵێ زمانی عاشق زمانی ناو خودی خۆتە کە ئەمە زۆر ئاسایی پیشانی یاوین و ئەزمموی هێڵەکانی یاخود ئەزمموی بڵێن ڕەنگەکانی لێرە ئەزمموی ڕەنگی کاکسار لەبەرەوەی کە زۆر پابندی بنەمازانستانەکانی ڕەنگە و هەمان ئەو کاریگەری هەیە هێڵاوێتەوە هەر لە کاتێک کە خوێنکار بۆ لە پەیمانگای هونەرە جوانەکەونەوە هەتا ئێستا ئەم ئەزمموی هێناوە لەگەڵ خۆیان بۆیە نەرم ئیشی لەسەرکات نەرم حیواریان کەواتە پێتان وایە ئەم شێوازی کارکردنە هاوتای ئەم سەردەمە بێ هونەر زمانێکی تایبەتی خۆتە چۆن دەری ئەبڕی ئەکرێ بڵێ کۆنتێکست یاخود مانای عشق بۆم سەردەمە بەم شێوازە دەری ئەبڕێ لامای هونەرمەندێکت لە گۆشەنیگا و دەلاقێکی ترەوە پیشانی بات بەڵام زۆر ئاسایە گزارشتگەری بەو شێوازە پیشانی بێ ئەمە شتێکی زۆر نۆرماڵە ینی عشق لە هەموو سەردەمێکە هەبووە ئێوە یاریکردن یاخود گزارشتکردن لە هەموو سەردەمێکە هەبووە بەڵام پیشاندان و شێوازی تەکنیک ئەویان لەوەیانە هونەرمەندەکە خۆی بوونی وەڵێ مامۆستا بوونی فیگەرەتیڤ مەسەلەن یان ئاوابوونی فیگەرەتیڤ ئەمە بەڕاستی ناکاتەوەی مەسەلەن کارەهایە کە فیگەرەتیڤی تیانە بێ هی ئەم سەردەمە بێ ئەگەر تیای بێ ئیکۆن بێ ینی ئەمە ڕەگەزگەلێکن مەسەلا هونەرمەند بەڕاستی بە دەستوێتی گزارشتی پێ بکە ئیتر
جۆری گزارشتەکە ینی مامەڵەکردنی ئەو هونەرمەندە لەگەڵ فیگەرە یان لەگەڵ ئەو بابەتانەی کە هەڵێ بژێرێ ئەمە گرنگە خۆی ئەمە ئەتوانێت مەسەن بڵێ من بڵێ ئەتوانم لەم سەردەمە گزارشتی پێ بکەم وانە دکتۆر مەسەلانەوەی بەڕێز ئاماژە پێ سا هەنێ تابلۆیە گزارشتەکان پێویست بووە 2 تابلۆ بن مەسەن تەواوکەری یەک بن ڕاستە چونکە ینی مەسەل ئەم ڕۆیمە لە سەردەمی AI باشە بەڵام ئێمە دیسانەوانەیە ئەگەر کارێکیش بە AI بکەین باشە بە زیرێکی دەستکرد ئایدیاکەی هونەرمەندە ینی هەنێشت هەیە کۆنبوونی نییە مەسەل خۆشەویستیە ئەوەتی ئینسان هەیە کاری لەسەرەکە تێماکە بەڵام تێڕوانینی کەسەکان لەسەردا ئەوەتی هەیە شعر لەسەرم تێمایە ئەنووسرێ کۆنبوونی بۆ نییە بەس ئێمە لێرەوانەیە لە گۆشەنیگای هونەرمەندەکەوانەیە ئەو خۆشەویستی چۆنە بینێ عاشق چۆنە بینێ فیگەر چۆنە بینێ ئەجینا لە سەردەمی ئەشکەوتەکانەوانێ لە ئەفسانەکانەوە فیگەر هەر وجودی هەیە بەس ئایا من ئەفسانە کاتێکا جۆزمەوانێ بۆ ناو تابلوەیەکی هاوچەرخ چ جۆرە مامەڵەیەک لەگەڵ تێکستێکی کۆنا ئەەکەم بە بیر و باوەڕێکی مۆدێرن ئەمڕۆ من شاماران کە دروستەکەم شامارانێ دروست ناکەم کە سەدان ساڵ لەوە پێشە نامن ڕۆحێکی هاوچەرخی پێم بۆ ئەوەی قودرەتیمانەوەی قودرەتی دایلۆژی هەبێ لە ناو سیستمەکە ئێمە هەمیشە کە دەست هەبین بۆ شتەکۆنەکان مانایەوە نییە بەمان کۆن و ئەکسپایر بوون نا من پێم وایە هونەرمەندی زیرەکە هونەرمەندی بەتوانە نووسری بەتوانە ئەوەیە دەسەبا بۆ ئەو گەنجینە کۆنە سەرۆت و سامانە کە چۆن تۆ ئەهێنیتەوانێ بەدەنگی خۆی و بەڕەنگی خۆی دیسانۆداڕژ ڕۆحێکی کەی بەسەرتاگەی یەکێ لەوی نانەی کە باس کرا تێکست ینی ئێمە ینی لە ناو پەیکەرەکانە کتێب لە پشتێتی طبعاً ڕەنگە بەشێکی ئەوەی کە هونەرمەند خۆی لە دنیای نووسینە بەقەدەر هونەرەکەی سەرقاڵە عشقێکی تایبەتی بۆ نووسین هەیە بۆ ڕەخنا بۆ ئەو کتێبانەی کە بڵاوی کردوونەتەوە تێکست لە زهنیەتی ئینسانی ئێمە زیاتر ئەمێنێتەوە لە تابلۆنە نەحتەکان لە پەیکەرەکان تێکست جۆرێکە لەمانەوە چونکە ئێمە دەماودەم مەسەل گۆرانیە فۆلکلۆرەکان ئەفسانەکان هەمیشە دەمادەم پەیکەرەکان نەماوە نووسینەکان نەماوە بەس تێکست جۆرێ لە حزوری مانەوەی هەیە بەشێکیش لە تێکستەکان لە ناو کارەکانە بەمانای ئەوە نییە تۆ بیخوێنیتەوە مەرجی خوێنەوەی نییە بەس لێرە ئەڵێ حزوری تێکستێکەیە تێگەی کە من نامەوێت تۆ ڕاکێشم بە شوێن تێکستەکەما بۆ تێگەیشتن لە خودی تابلۆکە بەڵکو تێکستەکە مانایی مانەوەی لە زەهنی مامەڵەیەکی شێوەکاریانە بەڕاستی وەکەوەی دکتۆر وتی مامەڵەیەکی شێوەکاریانە لەگەڵ تێکستا کراوە لە زۆر تابلۆکانە هەتا ئەم کتێبانەی ئەوەی دکتۆر ئاماژەی پێ ئێستا من هەنێ هاوڕێمات بە کتێبەکانە سەیری کارە هونەرەکان کرد وەکەوەی ئەمە مەسەن کتێبی کۆنی تایدایی زۆربیان خوێن بیەتیانەوە یان خۆت ئەمەی هەواڵ شێستان ینی هەرچەنە من کتێبەکان وەکو باڵێک ها من خۆم چووکە لە ناو دنیای کتێب و هەتا نووسینی ئەدەبیوانە ینی کتێب وەکو باڵە بینم کە ئینسان پێی بفرێت بۆیە پەیکەرەکان من یەک سەرنجی کەمەیە لەسەر پەیکەرەکان لە ناو کارە هونەرەکان ئەگەر تەماشا بکەیشین زاڵە ئەم زۆر کات کارکتەرەکان ناسنامەیمان نایەتێ بەڵام بۆمانێنێ بۆمانەکە بە پەیکەر دڵێکی سوور لەسەر ئینسانێکی حەسرەت دیدا بۆمان جێڵێ کە ئێمە بە دەوری ئاخولێنەوانێ جۆرێ لە دابەزینی فیگەرەکانی ناو کارەکان ئەهێنێتەوانێ ناو حزوری ئێمە بەڵام بە شێوانەیە بە هەڵگرتنی تێکستێکەوانێکە وەکو باڵێکی فریشتە ئاسا ئەتوانێ ئێمە گوزارمەسە دایکە مناڵی پێەیە بەڵێ بڵێ خۆیان پەیکەرەکانی شەر ینی هاوتایی تابلۆکان بەڕاستی چەند ساڵێکە ینی ئەوانیش لەم کاتێ خەریکی دروستکرد تێ هەڵکێشکردنی پەیکەر بە توخمێکی تر ڕازی دڵە یان شێوازێکی نوێ خۆی ئەو هەر سەرەتا ئاماژەم پێ کرد ئەو ئەم خۆناغا ئەوەی بڕێکیش دکتۆر ئاماژەی پێ کرد سەبارەت بە فیگەرەکان ئەوە شتێکی زۆر زۆر جوان بووە چەنە بەس منەمەیە لە تۆ پرسم بەڵێ ئەزانم ئەغڵەوە بۆ ئێستا بۆ شیەکەمەوە ینی
کۆمەڵێ بابەت هەیە بۆ نمونە کۆمەڵێ تێما هەیە هەل لە ئەساسە ئی تابلۆ نییە ناتوانانی تۆ بە تابلۆ دەری ببڕی خۆی تێماکە مەسەرانی حساسەکە هینەکە ئەڵێ منی پەیکەرم یاخود ئی پۆستەرم یان جداریم ئەمە مەسە یعنی کۆمەڵێ ئێمە شتەکان جیا کراوەوە لە شێوەکاری بۆیە ئێمە لە جیداریەوە هەمانە هەتا پۆستەر هەتا گرافیک ئەمانە بە خۆڕایی دروست نەبوون لە مێژووی هونەرە مثلا پەیکەر لە مەزان ریلیفمانەیە اینمانەیە ئەمە ضرورەتی بابەتەکە خۆی ئەسەپێنێ ئەڵێ من ئەکرێت ئەچەنە من پەیکەرساز نیم بەڵام هەوڵێکی زۆر ماوە ئەوەی کە بتوانم ئەوەی کە وتمان بتوانم شتێ دەرببڕم وای نەمتوانیەوە پەیکەریش ناکەم. پرسیارێک من لام دروستە بێ بۆچی شوناس ئەیات بەڕاستی کاکستار بە کتێبەکان مەسە مەکسیم گۆرکی دایکی مەکسیم گۆرجی ئێنێ بۆچی ئەوە ئێنە ئەیان ئەکرا بەس فۆرمی کتێبێ بێ ینی بۆچی پەیکەرەکە خۆی بێشوناسە ینی فیگەرەکە پێشوناسە بەڵام لە پشتەوە مەکسیم گۆرگی ئێنی یا دایکی ئێنی بۆچی شوناسەی بە کتێب کۆمەڵێک بە ئینسانەکە نایی ینی سەرەتا کۆمەڵێک کتێب هەبوو ئێمە لە گەنجێتیە ڕاستی لە هەشتاکان سەرەتا هێشتا و ئەدەبیاتی ڕیالیزم ئەتر یەکێک لەوانە دایک بوو کە زۆربەی زۆری یعنی ئێستا هاوڕێکانمان هەتا هونەرمەندەکان هەمووی ینی وەکو تێکستێکی پیرۆزی لات بوو وایە بخوێنرایەتەوە یان کۆمەڵی کتێبی ترەوانەی کە دام ئەوە تاسیری شخصی زۆر ینی وەکو بڵێ وەکو پیرۆزیە لە لات تقریبانێک کتێبەکە بڵێ وەکو بەرجەستەکردنێکی خۆشەویستیم بۆ کتێبەکە هەم ئەیتر ئەو لە فۆرمی دایکیشە تەمان عشقی دایک یەکێکە لەو عشقانەی کە بەڕاستی ئەبەدیە ڕاست. شێوازی کارەکانت ماوە بۆ ماوە گۆڕانکاری زۆر بەخۆیەوە دەبینێ پێ وایە ئەم گۆڕانکاریە بەردەوام بێ؟ پێم وایە بەڵێ چونکە لەبەرەوەی پێم وایە هەموو قۆناغەکانی ئینسان خۆی بە گۆڕانکاریان تێپەڕێ ینی هەر قۆناغێک شەرت نییە قۆناغەکان زۆر بێکەم بێت جاری وایە ئێمە بە لەحزات گۆڕانکاری لە خۆمان نابینین بۆیە ئەمە ڕەنگەیاتەوە بەڕاستی بۆ دەربڕین بۆ کاری هونەری ینی ئەمە من هەر لە سەرتاوە ئێستا مەسەرەن لە قۆناغی ڕیالیزم و ئەکادیمیە شتم پێشکەش کردووە دواتر لە تعبیری تەجریدیا پێشکەش کردووە پێشتر هەم لە بواری عشقا هەر پێشانگایەکمە و بە ناوی عاشقمە بەگەر توانیت ینی ئەمە بەس لە فۆرمێکی تراو لە تێمایەکی تراو لە عینێکە کۆمەڵێ مەسەرەن کۆمەڵێ ئیشم بە تایبەتی لەگەڵ بەرکەوتن لەگەڵ تێکستەکانە مەسەر لە مۆتیفا خۆی بینیوەتەوە لە هێڵکاری شڕا خۆی بینیوەتەوە بۆیە چونکە نازانین تۆ ژیانەکەەوە نیە ڕێڕەوی ژیانەکە تۆ بەرەو کوێ گۆڕانکاری پێەکە هەڵبەت ئێمەش تعبیر لە داخلی خۆمانەکە ئەمە ڕنگانەوەی هەیە ئەنجا ستایلیش بەڕاستی وەکو هاوڕێیان مەزان ستایل پێویستی بە ئەو بیرۆکەی داخلی ئێمەیە مەسەرەن چۆن خۆی ستایل هەڵەبژێرێ یعنی بەڕاستی من هەندێک جار ئەڵێ من بەو ستایلە مەعرەزێکەکەمەوە یا وان نییە ئەنی تۆ شتە داخلەکانی خۆت ئەو ستایلە هەڵەبژێرێ کە پێی دەرەبڕی. بەڵێ من بۆ قسەکانی کاکستار بەڕاستی چۆن هونەرمەندێکی مکوڕە لەسەر هونەرەکەی بۆیە بە بەردەوامی وەکو بڵێ لە ستۆدیۆکەیە بە بەردەوامی ئەزمونونەکە کە ئەزمونونەکە قۆناغی سایکۆلۆژی کۆمەڵگەکەی بەسەرەوەی ئەمە و ناخوداگای هونەرمەند بەسەریەوەیەتی وێ ئەبینی لە قۆناغێکا بە قۆناغێکی تر تێمایەک حزوری ئەبێت ینی کۆمەڵەیەک تابلۆ بێت بەزەو کۆمەڵە تابلۆ دڵنیا بکە ئیمزای هونەرمەندەکە یاخود ڕەنگی هونەرمەندەکە فۆرمی هونەرمەندەکە پێوەیەتی بۆیە لە دایکبوونی کۆمەڵێک تابلۆ پێم وابێ
پاشخانی فکری و ئەندێشەی هونەرمەندە دروستیەکانە لە ناو سۆدیۆکەیە و هەندێک جاریش لە تابلۆیان نامێنێ پەناباتە بەر سوزان دیجیتال پەناباتە بەر پەیکە پەناباتە بەر گرافیک پەناباتە بەر AI ینی کە ئەمە هونەرێکی تازەیە بۆیە کوڕبوونی هونەرمەند هەمیشە لە سۆدیۆکەی خۆیان ئەیگەێنێتە قۆناغەکان قۆناغ بە دوای قۆناغەیەت خۆی سوودوەرگرتن بەڕاستی هەنێ ئەوەی مامۆستاوەتی ئەکرێ ئێمە لە ڕسمی ناو ئەشکەوتەوە تا ئێستا سوود لە هەمووی ببینێت بەڵام بۆ شتێک بەکاری بێنیت کۆپیێکی وشک و برنگ نەبێت ئەستا خۆ لە تابلۆکانمە من هاوڕیانیش مەزان لەوانەیە ئەوەنەم خۆشی سوار تابلۆیەکم کۆپی کردوێتەوە بەڵام بە تێکسەری جیاواز بەین مەسەن ئەویژە لەسەر عەشق و لەسەر خۆشەویستیە خۆی بابەتێکی سەرڕاکێشە ئەو پرسیارە کە ئایا هونەرمەند ئێستا مەسە دوو نەڕۆین من بە درێژایی و 50 ساڵەکە ئیشم کردووە هەمان ستایڵە بەڵام بابەتە گۆڕێ بابەتە گۆڕەیە ئەو ئەلەمێنتانە ئەگۆڕێ کە تۆینتە ناو بابەتەکە کاتێ من لەسەر هەڵەبجە ئیشەکەم جیاوازە لەوەی کە لەسەر ئەدەبیاتی شەکەم کاتێ لەسەر ئەنفالی شەکەم جیاوازە لەوەی کە لەسەر کۆرۆنایی شەکەم بەڵام یەک شت هەیە کە شوێنپەنجەی هونەرمەندە کە ئەیناسیتەوە هەنێ هونەرمەند ئەمە هین نییە مەرج نییە بۆ هەموو هونەرمەندی ڕاست بێ ئێستا پیکاسۆ ئەگەر یەکێ پیکاسۆ نەناسێ ئیشەکانی مەرحەلەی شینی دابنێ لەگەڵ ئیشەکانی پێشتریا دواتری مستحیلە بزانێمەی هونەرمەندەکە یعنی پیکاسۆ لە یەک کاتە یەک هونەرمەندە لە کاتێکە دەیان هونەرمەندە بەڵام مەسەل هەنێ هونەرمەندە ئێستا دیبۆفێ هونەرمەندی فەڕسی ئیشەکانی تا کۆتایی هەر بە هەمان حاڵە ئەڕا فیگەرەکان کەمە بێتەوانێ بەڵام یەکسەر شوێنپەنجەکانە بینی مەسە ماتیز بە شێوەیەکی عام گۆیا بەڵێ زۆر لەو هونەرمەندە جیانیانە بەم نەمتە ئیشەکەن کە ستایلەکە ئەڕوا لە سەرەتاوە تا کۆتایی ئەیناسیتەوە بەڵام هەنێ هونەرمەندەیە لەگەڵ تێما گۆڕینەکەشە شێوازێکی کەی نەمتێکی کەی گزارشتکردن لەگەڵ ئیشەکەیە پەیڕەوەکە مەسەل ئێمە زۆر هونەرمەندمان هەیە کاتێ ئیشی پەیکەرەکە زۆر جیاوازە لە ئیشە هینەکانی بڵێن تابلۆکانی زۆر جیاوازە لە ئیشی مەسەل میوزیکی زۆر جیاوازە لە ئیشی مەسە زۆرمانەیە هەیە هەمەلایەنە هەمەلایەن ئیشەکە بەڵام لە هەر زاویەکە بەڵام گەر ئاوای بە بازنەی تەماشاکەی هەنێت تێما هەیە بۆ ئەو گرنگە مەسەل بە هامرۆیەکان مەسەل ژێنگە جێندەر نازانم چی ئەمە ئەفسانە تێکەڵە بێتوانێت بە دنیای ئەم هونەرمەندە ئەوەی کە زۆر گرنگە تۆ لە هەر پرۆژەیەکە کە ئەیکەی کار خۆت یەگەر جیاوازیش بێ چ ئیزافەیەکەکەی مەسەل من یەکێک لەو شتانەی کە جێی سەرنج بوو لەم پێشانگایەیە گۆشەنیگای بینین پرسپێکتیف کە تقریباً بە 4 جۆر گۆشەنیگای بینین لە کارەکانە ئەبینی مەسەوە تابلۆی گەر تەماشاگە کچ و کوڕێکە پاڵکەوتووە لە چاوی باڵندەوانێت تۆ تەماشاکەی باشە نازانی لێرە فەزایەکی ڕۆحانیە چونکە باڵندە لەسەرەوەیە دانەیەکی کە ئەوەی کە وەستاون و تیشکێک تابلۆکەی کردووە بە دوو کەرتەوە ئەمە دوو پرسپێکتیڤیتیایە پرسپێکتیڤە ئاسۆیی تێگەی کە لەوێ بە تۆ ئەڵێ سروشت هێندە مەزنە دیوە ڕۆحانەکە ئەوەنە مەزنە چونکە نوری تیادا بەزێتە خوارە ئینسانی بە بچووکی دروست کردووە باشە هەنێکی کە هەیە نا وەکو تابلۆی پۆستەرەکە وەکو فیلمی سینەمای ئەمریکی ئەمە ڕاکێشێ لە نیوەیە بەرامبەرەکەمان ڕامانەکێشێ بۆ ناوەندێک بۆیە ئەم دیوی پرسپێکتیڤ گۆشەنیگا زاویەی بینین لە ناو کارەکانە بەشێکی کەی تر جاری وایە هونەرمەند بە ئاگایی ئەمە ئەکا من کە ئیشەکەم بە ئاگاییەوە ئەمەوێ لە چاوی باڵندەوە کۆمەڵێ تابلۆ دروستکەم یاخود لە هینەکەیە پێڵێن چاوی کرم لە عەرزایە کە سیرتەکە بەم شێوەیە دەڕواتە سەرەوانێ مەسەل لە سینەما گەربێوە عەزەمەتی کەسێک دەرکەی چیەکە لە خوارەوانێ مەسەل هێتلەر ئەگەر کە پیشانەیە مەسەل وێنەی هێتلەر لە سینەمایە کە یبینی هەمیشە لەبەرەوەی باڵای بچووک بووە
بەو زاویە پیشانیەوە بۆیە عەزەمەت و گەورەی ببینێ. واتە دکتۆر بینەر چۆن لەگەڵ تابلۆکانە پەیوەندی دروست دەکات بە هەستیان بە لێکدانەوە؟ ئێمە عادەتەن من خۆم بۆ خۆم قەت لەگەڵ ئەو ڕایانیم هونەر بۆ هونەرمەند و بۆ ئەو هەموو هینە، بەڵام هونەری زیندوو هونەرێک کە عنسوورەکانی ڕەگەزەکانی زیندوێتی و بەهاکانی تایە ئەم شتانەی تایە زۆر شتی شەیە لە ناوەمانە کە ڕەنگە لە ڕووی تەکنیکەوانێ قسەکردن بێ لەسەری لە ڕووی ئەو دنیا ڕۆحانیەوانێ قسە زۆر بێ لەسەری لە ڕێگەی ئەنەتۆمیەوانێ مەسە بۆ لە هەنێ شوێنە مبالغەی فەوق العادەی تایە لە شوێنێکە هاتووە ویستێتی وەکو واقعی ئیشەکە بکە. ئەمانە هەمووی قسەگەلێکی زۆرن کە من پێم وایە ئێمە تووشی هینە بین دایلۆگە بین لەگەڵ بینەرە بینەری زیرەک هەڵبەت ئەتوانێت کەشفی زۆر شت بکە. من سوتفەی کردووە بینەری زیرەک کەشفی هەنێشتی کرد کە خۆم پێیم پێ نەبردووە. بۆ نمونە جارێکیان لە فەڕەنسا بووین پرۆژەی باڵندەبارانمان عەرزە کرد، کابرایە هات لەگەڵ دوو هونەرمەندە خانوویەکی فەڕەنسی ئیدیتێنری و خانوویەکی پۆڵۆنی ئیشەکانمان پێکەوە کردبوو کۆلێکتیڤ. کابرایە کات سیاسیەکی کوردستانی ئێران بوو، وتی ئەوەی کە جوانە لە ناو ئەم پێشانگایە باڵندەکانی چیان گۆشخۆر نین. من تێنەگە وتم یانی چی؟ وتی باڵندەکان هەمووی دەنوویان ڕێکە دەنوویان قەوز نییە. من لە دوو هونەرمەندەکەی کەم پرسی وتم بە ئاگایی ئێوە ئەوەتان گوتیانە، منیش وتم نا. جام بەسم لەوەیە بینەری زیرەک ئەتوانێت کەشفی شتێ بکە کە تۆ خۆت کردوتە بەڵام پێی پێ نەبردووە. بۆیە هەنێکە زۆرێکیش هەر خۆمان یەکەم بینەری کارە هونەریەکانی خۆمانێت دکتۆر. بەڵێ ڕاست ئێمە یەکەم هونەرمەند یەکەم بینەری کاری هونەری خۆیەتی. بۆیە ڕازگۆیانە هەموو هونەرمەندێک ئەزانێ ئاسی هونەرەکەی لە چەنەیە، چونکە تۆ مەسەرەن ئەو شتە داخلیانەی خۆمان پێش هەموو کەسێک ئەمە ئەنانیەت نەبێ حەزەکەی خۆت بیبینی لە دەرەوە. بەڵام یەک جیاوازی هەیە لە بینی مەسا من زۆر کە لە مامۆستا عەدنان کەریمە پرسم ئەڵێ مە سیدیە خەیتە دەرەوازانی کام گۆرانی زۆر بڵاو بێتی ئەڵێ نەهەنێ گۆرانی هەیە ڕەنگە تەسەوور ناکرێتە. مەولانایینێکی باسی مەولانەتەکە ئەڵێ قسەی دڵەگاتە دڵ. من پێم وایە ئەو تابلۆیی کە جاری وایە زۆر خۆتی پێوە هیلاکە کەی دوو تەسەورەکە ئێمە لە پێشانگاگا هەمووی بێتەوەی سەرێکی سەرڕا ناکێشێ. یەکێ لە تابلۆکان ڕەنگە زۆر بە سادەی من تابلۆم هەبوو ڕەنگە بەنی سەعات تەواوم کردووە. یعنی لەم ماوەیە دوو کەس داوای کردو بیکاتە بەرجی کتێب بۆ جەژنە پیرۆزە نەردەبووم هەر لە جامیعە نیو سەعات. ئەبیرەکەیتەوە ئەمە چییە؟ ئەمە نا ئەوەیە کە وەڵامەکەی لای تۆ نییە. یعنی جاری وایە لە چرکە ساتێکە شتێکە خوڵقێنی ئەبێتە قسەی ئەو خاڵیان باس کرد کە ئیتر هونەرمەند کاری نامێنێ لە پشت بەرهەمە هونەرێکە خۆی قسەکە و ئیتر بینەر لەگەڵ بەرهەمە هونەرێکە بۆیە ئیشی بە هونەرمەند نامێنێ. ئەو هونەرمەند کە مامۆست دکتۆر باسی کرد من بە نیو سەعاتینم کرد یا یەکیان لامایە بە 3 ڕۆژ دروستی کرد بۆی گرنگ نییە. ئەوەی بۆی گرنگاوی حساسە چۆن لە بەرامبەر بەری ئەکەوێ لەگەڵ کارە هونەریەکە. بۆیە زۆر جار تۆ تەسەور ناکەی ئەو کارە هونەری ئەکەی ئایا هونەرمەند چه جوابێکی هەبێ خۆت داناوە بۆ خۆت، بەڵام وەڵامەکە لە لای بینەرە. بۆیە بینەر یاخود بینەری زیندوو کە باسییان کرد هاوڕێیان بینەری زیندوو لە ئێستا لە پۆستمۆدێرنا حزوری هەیە لە کارە هونەریەکە تا واڵسەنگاندنی هەیە. بۆیە زۆر جار ناقت یاخود ڕەخنەگرمان نییە، بینەر خودی خۆی ئەبێتە ڕەخنەگر ئەبێتە ناقت. ئەمە قۆناغێکی دەوربینینی جوانە کە بینەر تەواوکاری هونەرمەندە. هونەرمەند گاپێک یاکە هەنگاوێک پێش ئەڕواتە پێشەوە و فیدباک وەرەگرێ. بۆیە بینەری زیندوو کە باسییان کرد هاوڕێیان باسییان کرد بەڵێ بە تەئکیدی حزوری زۆر تایبەتیە لە کارەکانە و مامۆستاش حتمەن بینیویانە کە چۆن فیدباکیان وەرگرتووە ئەو تابلۆی کە تۆ تەسەوری ناکەی یا ئەو کارە هونەریە ئەو شەیپە هونەریە کە تۆ تەسەوری ناکەی بەرخەڵک کەوتووە بینەر خۆی تیا دۆزیوەتەوە. بۆیە دۆزینەوەی خودی بینە لە ناوکارێکی هونەریە ئێمە بڕیاری لەسەر نایەن وەکو هونەرمەند بینەر خۆی بڕیاری لەسەر ئەیە. گومان لەوەدا نییە کە کاکستار هونەرمەندێکی هێمنی ئەم شارەیە. ئەی ئەم شارە چی ستارە؟
ئەم شارە پرسیارێکی جوانە بێگومان هەر هونەرمەندێ بەو ژینگەی کە تایە گەورە بێت و لەدایکە بێ هەم دەبەخشێ هەم وەرەگرێ هەم لێتە سێنێتەوە هەنێک کاتجاری وا هەیە ئێمە لەو ژینگەی کە تیاژین ڕەنگە زۆر عەزا بچێژین بەڵامی ترەوە تۆ حکمە و ئەوە تۆ دایک و باوکەتی ئەو خاکەی و تۆ لەوێیت ئەوەی کە هونەرمەند من پێم وایە هونەرمەند کە تۆ بڕیارەی ژیانت لەسەر هونەر بێت وەکو هونەرمەند دێ بژیت بڕیار بێ ئەبێت جۆرێک لەو عەزابانە ئەبێت تەمایەی داهێنان هیچ هونەرمەندیە نییە بێ عەزاب کاری هونەری ئینتاج کرده بێ هیچ خۆشەویستیە نییە لە دنیاە لە مێژووە بێ عەزاب ئینتاجێکی جوانی بەشەریەتی ما بێتەوانێ بۆیە من پێم وایە ئەوەی کە ئەو شارە بە کاکەستاری بەخشیوە هیچ نەبێ حزوری ئێمەیە لێرە و ئەو ڕۆژی پێشانگاکەش کە کرایەوە حزوری خەڵکێکی زۆر هەبوو هەر خۆی کارکتەرێکە هێمن ئەو هێمنێش بەشێکە لە جوانی وتنی ئینسان جگە لە تابلۆکەی خۆت ئایا لە ناو ئەو کۆمەلگایە چۆن حزورت هەیە چۆن ڕۆحی بەخشینت هەیە چۆن ڕۆحی ئارامیت هەیە من پێم وایە ئەو دایلۆگەیە لە بینی تۆ کۆمەلگایە کە هێزی پێ ئەیە تێزی پێ تۆ بەردەوام بی ئینتاجی هەبێ بە خەڵکیش بڵێ ئەوە خۆشەویستی منە خۆجنا هونەرمەندێک لەم شارەیە کەس نییە چاوەڕوانی ڕووی مادی ئەوە بکە کە تابلۆیەک بکڕێ یعنی هونەرمەند هەم کاتی لە خۆی لە عایلەی لە ژیانی لە ڕووی مادیەوانێ هەموو عەزابانە چێژێت تەنها بۆی بە تۆ بڵێ تۆم خۆشەوێ ئەی شاعر وڵا زۆری ئەوەی دکتۆتی زۆری ئەمە خۆشەویستەکەمانە بەخشین بە تابلۆکان بە کارە هونەریەکانمان لە ژیانمانە لەوانەیە کەس و کاروەمانە گلەیشمان لێ بکەن ناقیان نییە بەڕاستی لەسەر شان و هینی مەزاجی لە کاتی ئەوانەگری لە هین هەتا لە تاقە و لە سۆز و بەڕاستی کاری هونەری سۆز و عاتیفە و عاشقت بۆی نەبێت دەتی خۆ ئەم عاشقەش هەموو کاتێک نییە ئەم سۆزە ینی ئەگەر بەردەوامی جوانی نەبێ بۆ خەڵکی شارەکە و بۆ ینی بۆ بەخشینی ئەو جوانیانەی وەک دکتۆر ئاماژەی پێ ینی ئێمە هەرەوەنەمان وەبزانم تا ئێستا هەر وتومانە ئەوە نەمان بەسە کە مەزەنن لە کاتی کردنەوە ئەو خەڵکە جوانەیەن مەسەلەن گوزارش لە خۆیانی تیابینەوە هیچ نەبێ خۆیانی تیابینەوە لە ئەحساسەکەیان لە هینیان لە چیرۆکەکانیان لە فرەیمی تابلۆکانیا مەسە زۆر بێ لەم ئیشەکانی ڕابردووە یاخود لە نووسینەکانیان بەڕاستیان نەجار خزمەتی کاکسە لە ناو خەڵکە بە تێکست خزمەتەکات بەر خەڵکەکە بۆیە زۆر جار کە بینەرێتەوە زۆر بەر تابلۆکانێکەوە بەر فرێمەکەیەکەوێ ئەکرێ بڵێن کاکستا ڕەنگێکی شینە وە شینێکی ماتە شینێکی بێدەنگە بۆیە ئەو بێدەنگی بەڕاستی گزارشتگەراییە کە زۆر شتی تایە ئەبێ خۆی وەڵام باتەوە ئەوە وەسانەکەم سپاس بۆ ئەم گفتوگۆ چڕوپڕە کاکستار دەستخۆشی و لە یەکەم دووبارە هیوای سەرکەوتنتان بۆ هەردوو هاوڕێی هونەرمەندەکەم بەرنامەی هەفتەیەم کۆتایی هات خواتان لەگەڵ